بله برای هجا و دلال جارنام خبر که دبیزن دبیجه خبرو هەگەر ئەم پیسێ خۆ بکوژن و دژمنژی قەنجێمە کوژێ معناوێ ئەم نامینن برایمە هەگەرمە پیسێ خۆ بقەلاندنا قەنجێمە ناهاتن کوشتن پرۆبلەمت وێ دەرێدێ عەزیزێ من وەختا گۆ مڕابل مێرانیا خۆ بناوێ خۆ دکن و مێرانیا خۆ دیرۆکا خۆ دکن دەبێ ئەم بەعسا ئەنفالە و فەرمانە نەکن برادر نێوەرن بەعسا ئەنفال و فەرمانە دکن وەصفێ خۆشی عین بەڕەژی ددن وەصفێ ڤی مڵەتی ئێگۆ بڤی زمانی دشتەغەلێ چه کورد بێ چه ئێزی دیدێ مەدح و پەستنێوان ددێ عەزیزێ من معنى أنفال ومعنى فرمان يعني شرفاتا ناموساتا جنكاتا كشكاتا داري چابێتەش تەستاندنە و تەجاوز کردنە وەختا گۆ ئەف تشت ئانینە سەرێتە و سەر دەژیتە تێژوان پرسێتە بێ چ معنى گوتنا کووردا ئەی بێ معنى گوتنا کورد يعني فرسان شرق الأوسط يعني مێرخاسێ ڕۆژهەڵاتە ناوین وەک برادەرکی یعنی جانا برادەرێکی هەندێ بێن ئێسکەندەرێ مەقدۆنی بشتەغلن یانجی عومەر بن خەتاب بشتەغلن خالدێ بن وەلید بشتەغلن ئێ بێ وەختا گرتن سەر وڵاتێ ما حەقا هەزار ژنێ ما ئێ بڤی زمانی دەئاخەون برنە لێکرد و نەکردن نکاری بوونمە بشکێنن وەختا گۆ ژنێ مە برنە مشکێناندن برای من وەختا گۆ ژنێ مە برن پێل مەکردن وەختا گۆ ژنێ مە برن تشتێکت مەدە نەهشتن مازێدەی ولۆ دژمنێ چپمە بکێ عەزیزێ من قوربانە چاوێتە بێژە بەس وەصفێ خۆ بدن عیبە وەصفێ خۆ نەدن نەبێ حەقا فەرمان و ئەنفال بسەرێ مەدەهاتنە و ئەم نەشکەستنە ئەم شکەستن مێرخاست نامەدە هەبوون قەهرەمانت نامەدە هەبوون خۆرد و کەچێ چەلەنگ و لە هەنگت نامەدە هەبوون هێژی نامەدە هەنا لێ پرۆبلەمامە گۆ پیسێ مەزەحبن بەدەستێ پیسێ مە و سەبەب خاینێ مەگۆتێن کوشتن ئەو قەنجێمە و مێرخاسێ مە برای من بێتفاقیا مە و گۆمە هەڤدە قەبوول نەکریە ئەم نەبوونە یەک مە دەستێ خۆ نەدایە دەستێ هەڤ و ئەم نەبوونە دەنگێک و نەبوونە دەستێک حتى انها امد في حالي ردري خسنا حتى نهاجي امج انفالا وفرمانا ام خلاص نبونا از هيبيكم قو افنا بوصفتانك اون تناقضا خونكن تناقض بلكي كردي ما يتركي فهم نكن يعني اون بدو وجهها نشتغلن وقتا انفال وفرمان بسريتت هاتن معناوي شرف وناموس وغيرة وهرتشت بيديكرن دوێ دەرێدا ئەم نابن مێرخاسە کە ئەم مێرخاس بوونە مە ناهشتا ئەو تشوەرەی سەرێمە هەگەر ئەم مێرخاس بوونە و ڕاستە مێرخاسێ ڕۆژهەڵاتە ناوین بوونە نەها زوودە ئەم تشتێک بوونە نەهاش زوودە ئەم هەبوونە نەهاش زوودە ئەم میژوان ئێش و ئازارە خەلاس ببوونە نەهاش زوودە مە نەهشت عالم ئەنفال و فەرمانە بسەرێمە دەبینێ و دەستی ڕێژایە شەرەف و ناموسامە بکەی دەستی ڕێژایی شەرەف و ناموسا هەر مڵەتکی بوویە لە هەر مڵەتێک و تشتێکە بسەریوی دەهاتی جارکێت دۆ ئاشخۆڕە فێم کردیا و خەلاس نەما هێشتیە بسەر دەبێ ئێمە برایمە سەدا بسەرمەدا هاتن و هێژی ئەم تێن وەسفەی خۆدن یانی ئەزێ چ بێشە برایمە سلااو بۆ ڕێزش بۆ نا هەر ئینسانێکی بەڕێز و هێویکەم وش ڕاستیە عێجز نەبن و نەقەحرن تەم باش